لا هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش محەممەد شاه سوودانی سەرۆکوەزیرانی عێراق هاتە هەولێر و سلێمانی سەردانی کوردستانی کرد. زۆر پرسەیە ئەکرێ سوودانی بێنێتە هەرێمی کوردستان. لێکدانەوەکان زیاتر بەرە ئەوەن کاتووە کۆمەڵک پرس لەگەڵ بەرپرسانی کوردستان هەرێمی کوردستان تاوتێ بکە. یەکێکیان پەیوەندی بە پێکێنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە. کابینەی دە هەڵبژاردن تەواو بوو بەم نزیکان ئەنجامەکان بە دڵنیاییەوە با بڵێن ڕاستەکرێنەوە ڕادەگەێنرێن بە تەواوەتی. هەموو لایەنەکان ئەزانن چەند کورسێنن بێگومان دانوستانەکانی پێکێنانی کابینی دە دەست پێیەکە. سێکەیە گوایە دانوستانەکان قورسە بن. سوودانی هاتووە بۆی هانی لایەنەکانی کوردستان هەرێمی کوردستان بدا کە زوو بگەنە ڕێکەوتن بۆ پێکێنانی کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان. بە دڵنیاییەوە لە بینی هەولێر و بەغداد لە بینی کابینەی نۆ و کابینەکەی سوودانی کۆمەڵێک پرس هەبوون ویسترا چارەسەر بکرێن. پرسی دارایین، پرسی نەوتن، پرسی موچەیە، کۆمەڵێک پرسی تایبەت بە داهاتی نەوتی و نانەوتی هەرێمی کوردستانە. هەموو ئەمانە لە با بڵێن لە هەندێک شوێنە باش بۆی ڕۆشتوون خەری کاگەنە ڕێکەوتنی تەواوەتی، بەڵام لە هەندێک پرسی دیکە بە دڵنیاییەوە هێشتان ماوێتی. گوایە سوودانی هاتووەم پرسانش لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان تاوتێ بکە. خۆ دەکرێت پێشاتەکانی ناوچەکەش ئەوەی پەیوەستە بە عێراق و هەرێمی کوردستانە و کاریگەریەکانی لەسەر عێراق و هەرێمی کوردستان ئەوەش بە هەمان شێوە محەممەد شاه سوودانی هێنابێ بۆ هەرێمی کوردستان. بەڵام واز لەمانە هەر هەمووی بێنە پرسێکی دیکە کە کەم ڕووناکی خراوەتە سەر و کەمتر باسکرا. ڕاستیەکەی ئەوەیە کە لە بەغدادەوە فشارێکی دیاریکراو لەسەر محەممەد شاه سوودانی هەیە، هەم بۆ ئێستا هەم بۆ داهاتوو کە ڕێگری لێ بکرێ بتوانێ ماوەی دووەمی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بگرێتەوە دەست. ململانەکان یان ڕاستیەکەی جۆرێک لە کێشمەکێشمی ناڕاستەوخۆ و نائاشکرای نێوان نووری مالکی و محەممەد شاه سوودانی هەیە. پێدەچێ بە هەڵکشانی هەندێک پرسی دیاریکراویان هاتنە دەرەوە و دەرکەوتنی هەندێک پرسی دیاریکراو ئەم ململانیانە زیاتر هەستیان پێکرا بێ. لەم ڕۆژانەی دواییە سیستانی علی سیستانی پامێکی دیاریکراوی هەبوو خێرا نووری مالیکیان پامی قۆستەوانێ و وەکو جۆرێک لە فشار لەسەر حکوومەتەکەی سوودانی بە ناڕاستەوخۆ بە دڵنیاییەوە بەکاری هێناوە بەستیەوە بە ئەدای حکوومەت و پرۆسی سیاسی عێراقەوە. من ئەم پرسانە هەمووی بێکەوە گرێ ئێم و لەگەڵ بورهان ڕەشید ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان گفتوگۆی ئەەکەم. ئەمە لە تەوەری یەکەمە. تەوەری دووەمیش پەرلەمانتارێکی یەکێتیم لەگەڵا بێ بە هەمان شێوە هەمان پرسی تایبەت بە سەردانەکەی محەممەد شاه سوودانی بۆ کوردستان تاوتویەکەم. کاک بورهان سلااو لێبێ، هیوادارم زۆر باشبی بەخێربی بۆ زوو لوتفە هەیە. چی سوودانی هێناوە هەرێمی کوردستان؟ خۆی پێشەوەی باسی وەکەن چی سوودانی هێناوەتە هەرێمی کوردستان ئەبێ باسێکی وەزئی بەغا بکەین. باش خۆت باشە زانی لە دوای لابردنی مستەفا کاظمی کە ئەوش دوای عادل عەبدولمەهدی بوو بە ڕێیز وزەرا لایەنە شیعەکان لەسەر ناوی ڕێناکەوتن. ئەم هەڵەوەی بەسەری محەممەد شاه سوودانی و نیشتەوە ئەو بە سەرۆک وەزیران. بەڵام لە ساڵ یەکەم و ناکۆشیەکان دەستی پێ کرد کاتێک سەیریان کرد محەممەد شاه سوودانی زیاتر مل بۆ داواکاریەکانی ئەسایب و قەیس حەزعەلیە ئەمە مالیشی نیگەران کرد. دوای ئەوە خاڵی دووهەم ڕوویە ئەوەیە کە میزانیەکی زۆری عێراق خراە بەردەستی بەهۆی بەرزبوونەوەی سێرینەوەتەوە دەست ڕێیز وزەراوە کە بەمە توانێتی خۆی شیرین کا لە ئاسی جەماوەریە لە عێراق. ئەمە ترسی لە منافسەکانی سوودانی نیشتووە و خاڵی سێم ئەوەیە سوودانی نەیشاردوێتەوە کە ئەوێت بە لیستێکی سربەخۆ بەشداری هەڵبژاردنەکان کات لە پێشتر لیستی نەبووە، کەسێکی تەکنۆکرات بۆ هاتووە و ئەمەی زیاتر لایەنەکانی تری تووڕە کرد. لە ماوەی ڕابردووە دوو حادیسەی تر ڕوویە. ئەوە بوو شەبەکەیەکی تەجەسوس جاسوسیکردن لە نووسینگە و لە دیوانی سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شاه سوودانی هیرا کە کەسی تیا بوو پلەدار کە خزمی سوودانی خۆی بوون. مهمەیان و کاریان ئەوە بوو تەجەسوسکەن بەسەر سەرکردە سیاسیەکانی
ترەوە وەک نووری مالیکی و لایەنەکانی تر و هەتا تەجەسوسەکە باڵی کێشابوو بۆ عایلە و خێزانەکانیان. ئەمە مالیکی زیاتر نیگەران کرد لەپاڵ ئەو خاڵانی پێشتر باسمان کرد و لەم ماوەیەشە شتێکی تر ڕوویە ئەوە بوو پرسی گەندەڵی و بەرهیل وەرگرتن لەلایەن بەرپرسی دەستەی ڕاوێژکارانی سوودانیەوە بڵاو بووە و خیتاب دوای ئەوەش پێش ئەم پرسە بڵاو بێتەوە خیتابەکەی پەیامەکەی مەرجعی شیعەکانی عێراق ئایەتوڵا عەلی سیستانی بوو کە هەر خاڵی گرنگ لە پەیامەکەیە داوای ئەوە کات چەک بەدەستی دەوڵەتەوە بێ وەکو ئەمە پەیامی بێ هەم بدرێتە ئیسرائیل و ئەمریکا و هەم بدرێتە ناوخۆی عێراق کە عێراق تێوە نەگلێ لە شەڕ و ئەمانە ئەم تەتەوڕاتانە ڕوویە مالیکیش ئەو پەیامی سیستانی بە شێوەیە تەفسیر کردووە لە بەرژەوەندی خۆی بێت و ڕکلامی بووەکە و لە هەمووشی گرنگتر ماوەی 2 هەفتەیە لە بەغا وەزعەکە زیاتر باڵانسەکەی بەرەو ئەوە ئەچێ ئەوە بەرز بۆتەوە کە نووری مالیشی و چەند لایەنێکی شیعە داوای هەڵبژاردننی پێشوەختەکەن لە عێراقا خۆ هەڵبژاردن لە عێراقا ئەوەنەی نەماوە خۆتەزانی مانگی دەی ساڵی داهاتوە 2025 یعنی لە 12 مان کەمتری ماوە بەڵام ئەمان داوای هەڵبژاردننی پێشوەختەکەن بۆ لە قاڵبدانی محەممەد شیع سوودانی لەبەرەوە محەممەد شیع سوودانی 4 دەنگ 5 دەنگی ناو پەرلەمانی عێراقیش لە لای مهمە لە ئێستەوە هەوڵی ئەوەیە کۆمەڵی هاوپەیمان بۆ خۆی بدۆزێتەوە باش کاتە هیچ پەیوەندێکی بەو پرس و مەلەفانەی دیکەوە نییە کە باسەکرێت لە بینی هەرێمی کوردستان و عێراق من تا ئێستا ڕاگەیەندای پارتیم نەدینیوە لەسەر کۆبوونەوەکان ناوەڕۆژیان چی بۆ لەبەرەوەی لەوێ 3 کۆبوونەوە ڕوویاوە لەسەر ئاسی سەرۆگۆزیر و سەرۆ شێرێم و سەرۆشی پارتیە بەڵام ئەو ڕاگەاندنی یەکێتیم دیوە ڕاگەاندنی نووسنگەی محەممەد شیع سوودانی دیوە نووسنگەی محەممەد شیع سوودانی لە ڕاگەیانەکەیە ئاماشە بە چەند خاڵێک کراوە یەکەمیانەڵێ تەعاونی متەبادل هاوکاری نێوان هەردوو لاو تەنسیق خاڵێکی تریان باسی قەراری مەحکەمەی ئیتیحادیەکە کە دەربارەی تەوتین دەرچووە نەچوەتە تەفاسیلی ئەمەوە چی بە پارتی وتووە چی دەربارەی هەژماری من وتووە باسی ئیحسای کردووە وەکو لە بەیاننامەکەی سوودانیە باسی ئەوەی کردووە کە و ئامادەیە دەست پێشخەری کا بۆی لایەنە کوردیەکان لە یەک نزیک بنەوە بۆ تەشکیلی حکوومەتی هەرێمی کوردستان و باسی لە پرسی نەوت کردوێتەوە لەبەرەوەی لە ماوەیەکی نزیکدا تعدیلی ئەو مادەیە ئەکرێ کە سعری بەرمیلێ نەوتی لە میزانی عێراقیە بۆ سعری مەصرفی بەرمیلێ نەوتی هەرێمی کوردستانی وە $7 و $8 دیاریکرۆ بۆی کرێ بە $16 لەبەرەوەی دەنگوێگەی هەنێ لایەن لەو کۆمپانیانی لە هەرێم ئیشەکە هێشتا ناڕازین بەوە بەڵام ئەوەی بە دەرەجەی ئەساسی کراوە ئەم شتانە لە بەیاننامەکەی مەکتەبی سوودانیا هاتووە گوتم تەعاونی متەبادل و قەراری مەحکەمەی ئیتیحادی و باسی تەشکیلی حکوومەت و باسی نەوت وە پارتیش وەکو خۆی ئاماژەی پێیاوە شتێکی تریان ئەم ڕۆخستوەتە بەردەست ئەویژەوەی ئەو خەتە استراتیژیی لە فاوەیەت کە ئەبێتە نیوەی بەدیلی قەناتی سوێس نیوەی بەدیل ئەچێتە تورکیا و لێوە بۆ ئەوروپا هەم خەتوتی ئۆتۆبانی سیارێ هەم قیتارە بۆ نەقڵ باسی ئەوەی کردووە کە با مەصرفەکەی زیاتر کێشێت داواکارە ئەم تەختیتەی ئێستا کراوە لەلایەن کۆمپانیا ئیتاڵیەکانەوە بگۆڕێت بە هەرێمی کوردستانە بە منتیقی نفوزی پارتیا بڕوە ئەمە یەکێ بوو لە داواکاریەکانی پارتی بڕوان ناکەم خۆی سوودانی باشەوەی کردوێ ئەگەر ئەمان وەک داواکاری خسبێتیانە بەردەسی و لێرە ڕاگەاندراوێکی یەکێتیشمان هەیە کە باز لە تەشکیلی حکوومەتەکە و خاڵێکی تری باس لە ئەوە ئەکا کە پێویستە نەوت لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی قانونیانە و ئەمانە بەرهەم بهێندێ باش با بینەوە سەر ئەسلی مەسەلەکە کە ڕاستیەکەی فشارەکانی سەرسوودانیە بەڵێ ڕاستە لە بەغا دەنگۆکە فراوان بوو داوای هەڵبژاردننی پێشوەختاکرێت پێش ئەوەی باسی هەڵبژاردنیش بکەین باست لەو کرد کە خودی محەممەد شیع سوودانی خۆی کەسایەتیەک بوو داڵەکە هەڵۆکە بە سەریاسفانی باشە هێشتان ئەو کەسایەتیە محەممەد شیع سوودانی هەر ئەوەی کە ڕاستیەکەی لایەنە شیعیەکان و بەگشتی ئیدارەی دەوڵەت ڕێکەونە سەر کەسایەتیەکی دیاریکرا و بیهێنن بیکەن بە سەرۆگوەزیران
یان نەخێر ڕاستیەکەی لەم ماوەیە ئیتر محەممەد شیع سوودانی تەنها ئەو کەسە نییە داڵەکە بە سەریا بنیشێتەوە بەڵکو ئەتوانێ هەندێک با بڵێن مناوەری سیاسی بکە. بەڵێ ئەتوانێ مناوەڕی سیاسیکە لە بەرەوەی ڕێوزرایە پاری لە بەردەسایە سەلاحەتی لە بەردەسایە دوای ئەوە ئەگەر جارێکی تر تەحالوفی شیعەکان کۆبنەوە دوای انتخاباتی داهاتوی عێراق محەممەد شیع سوودانی بکەنەوە بە ڕێوزرا ئەوە ئەستەمە نووری مالیشی بۆ ڕازی بێ و ڕەنگە یەک دوو لایەنی شیعی تریش ئیلا ئەم بۆی کۆتایی ژیانی سیاسی نەبێ ناچارە ئەمانە بکە قەت ناگەنەوە یعنی کۆدەنگی جارێتر محەممەد شیع سوودانی دابنێنەوە بە کۆدەنگی نا بەڵام ڕاستیەکەی پرسیارە ئەوەی کە سەرباری ئەمانی کە باس ئەخرێمە تەجروبەمانەیە ڕاستە تەجروبەی عادل عەبدولمەهدیمانەیە تەجروبەی مستەفا کاظمیمانەیە کە بەرهەمی خۆپیشاندانەکانی تشرین بوو ڕوونە تەجروبەی پێشتر حەیدەر عەبادیمانەیە حەیدەر عەبادیش لیستەکەی خۆی ناونابوو لیستی نەسر کەرکووک و ناوچەکانی وەرگرتووەتەوە و داعشی تێکشکانوە لەگەڵ ئەوەی کە کەرکووکی گێڕانەوە سەر دەوڵەتی عێراقی و لەوەی لە سەردەمی ئەوە داعش تێکشێنرا بەڵام لە ئینتیخاباتە ئەو نەتیجەیە نەبوو دوای ئەویش دوای حەیدەر عەبادی عادل عەبدولمەهدی هاو بەم هەموو مرونەتی لەگەڵ هەرێمی کوردستانە و لەگەڵ لایەنە شیعەکانە کە پیاوێکی زۆر متەواضع و هاوسەنگی ڕاگرێت لە بینی لایەنەکانە شانسی نەبوو دوای ئەوە مستەفا کاظمی شانسی نەبوو کە بەرهەمی کاک بورهان ئەمە بۆ لە ناو شیعەکانە ڕاستیەکەی گەربیرت بێ هەر لە سەردەمی جعفەریەوە ئەم پرسە دەستی پێکرد ئیبراهیم جعفەری ئەو پیاوە بەهێزەی دەوڵەت نەبوو بەڵام هێشتا لە ناو شیعەکانە جۆرێک لە دەڵەمەیی هەیە لە قەراردان لەسەرەوەی کێ بتوانێت ئەنی دوای نووری مالیکی ڕاستیەکەی ئیتر هەچ کەسێک هاتووە ئەگەر کۆدەنگی شیعیشی لەگەڵا بوو بێ سەرەتا دواتر جۆرێک لە دڕدۆنگی لە نێوان خۆیانە دروستە بێ و ڕاستیەکەی کابینەکەی حکوومەت بەو دەردابریان سەرۆگوزیران بەو دەردابرێ کە سیانچواری پێشومان بینی و بەم دەردەبراوە هەست ناکەی پرسەکە پرسێکی بابەتی نێ و خودی شیعەکان خۆیانە وەک لەوەی پرسیمەوە تۆ خۆی هەرسی تاریخی شیعەکە لە تاریخە قەت کۆک و هاودەنگ نەبوون ئەگەر سەیری هەر درێژی 1400 ساڵ پێشە سیر کە زۆربەی تێکشکانەکانیان بەهۆی ئەوە بووە بوون بە گروپی جیاواز دژی یەکتر ئەمە لە تەجروبەی تاریخیە هەر لە سەردەمی دوای ئیمامی عەلیەوە بیهێنە تا ئێستا کۆگنین ئێستا لەسەر مەرجەعیەتەکان کۆگنین بەڵام نووری مالیکی کەسایەتێکی بەهێزە تا ئێستا لە سوپای عێراقا تا ئێستا لە زۆر جێگەی عێراقا کەسایەتێکی بەهێزە ئەوە سەرۆگۆزیرانێکی بەهێز و قایم و بەقوەتیش بووە لە کاتی خۆیان هێشتا نایبنین دەوڵەتی قوڵ ناتوانین نایبنین دەوڵەتی قوڵ ناتوانین نایبنین دەوڵەتی قوڵ بەڵکو ئەو منافەسی ئێستا لەلایەن جاران هەر لە بینی ئەم لایەنە شیعانە بوو لە لایەک و مقتەدا لە لایەکی تر ئێستا ئەتوانم پێ بڵێم بووە بە سێ بەرە بەرەیەک مقتەدایە بەرەیەک مالیکیە بەرەیەک ئەمانەی پشگیری سوودانیەکەن قەیس خەزعەلی و هەنێکی تر عەمار حەکیم و ئەمانەش تا ئێستا هینیان نەکردو بە تەواوەتی خۆیان یەکلایی نەکردوەوە لە هاوکێشە ئەتوانی بۆم پێم بڵێ ئێستا لە هاوکێشەکەی ناو شیعەکانە لەبارەی سوودانی و پشگیریکردنیەوە کێ هەیە کێ نییە کێ بەهێزە نووری مالیکی بەهێزترین پیاوی شیعەکانە لە عێراقا ئەوە شاراوە نییە بەهێزترین و عاقڵترین و سیاسەتمەدارترین پیاوی شیعەکانە لە عێراقا بە بڕوای خۆم و بەو تەجروبەیە لەبەرەوەی لەو سەردەمەیە ئەو توانی سەفقەی تەیاری F-16 لەگەڵ ئەمریکیەکان ناکە کە ئەمریکا ڕازی نەبوو پیاوێکە هەم دەوروبەر لێی ڕازی بوو هەم ئێران لێ ڕازی بوو علاقاتێکی فراوانی هەیە چی ئیقلیمی چی دەولی سوودانی گەیشتوتە ئەو قەناعەتەی ئەگە کورسێکی زۆر نەهێنێ هیچ چانسێکی سیاسی نابێت لە پرۆسەی داهاتوی عێراقا و بەهۆی ئەو میزانە زۆری لە بەردەستی شایەتی ئەو هەموو مەشروعی ئەو مەشروعی لە بودجەی 24 بڕیاریراوە کە 86 وەرەقەیە مەشروعی قانونی بودجەکە بە هەزارەها قوتابخانە و بەسەیەها مەحەطەی کارەبا و بە چەندەها ئیمتیازی عقودی کۆری و ئەڵمانی و منحەی ئەڵمانی و ئیتاڵی و ئەمەریشی و ئەمانێتیە ئەمانە کە لە سەردەمی ئەمە ئەکرێت طبعاً ئەمە عێراقیشی استقرار بۆ تا ڕادێت طبعاً ئەمە تەسیری لەسەر نفوزی ئەو هەیە و نفوزی سوودانی زیاد کردووە باشە قەیس خەزعەلی هێشتان با بڵین
سوورە لەسەر پشگیریکردن لە سوودانی لەبەرەوەی کە خۆی هێشتان فیگەرێکی دیاریکرا و نییە بۆی فیگەرێکی بەهێز نییە نەخێر لەو نێوەندەیە پرسێک کە گرنگ بێ ڕاستیەکەی هی ئەم چەند ڕۆژی ڕابرد و باسی بکەین ڕاگەندراوەکەی عەلی سیستانیە باس لە پرسی چاکسازیەکە هەم لە پرۆسی سیاسی ڕاستیەکەی هەم لە پرسی حکومڕانی و چەکیش بەدەست دەوڵەتەوە ئەم سێ پرسە زۆر گرنگن و وەکو جۆرێک لە ڕەخنە لە هەم لە پرۆسی سیاسی بەگشتی و هەم لە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانیش درایەوە ئەم لێکدرانەوەی ڕاست بوو یان ڕاستیەکە نووری مالیکی خۆی وای لێ کرد کە والێک بدرێتەوە کە مەبەست لە حکوومەتەکەی ئەمە جاری یەکەم نییە سیستانی داوای چاکسازی و داوای حەق و عەدالەت و ئەمانە ئەکا ئەمە جاری یەکەم نیە چەند جارێتتر داوای کردووە ئەمە نووری مالیشی و تاقمی ئەو ڕەنگە بۆ سوودی خۆیان و بەرژەوەندی خۆیان کۆمەڵی ئیعلامیان هەیە شتەکە لە حەجمی خۆی زیاتر گەورە بکەن لە لای ڕێی عامی عێراقی بەڵام بە وەکو بڕوای شخصی خۆ مهمترین خاڵی بەیاننامەی عەلی سیستانی مەرجەئی شیعەکان ئەوەیە کاڵێت چەگە بێ بەدەست دەوڵەتەوە بێ ڕوونە مهمترین خاڵی ئەوەیە لەبەرەوە ئەمە هەم نامەیە بۆ دەوڵەتانی هەرێمی هەم بۆ ئێران هەم بۆ ئیسرائیل هەم بۆ ئەمریکا هەم بۆ لایەنە شیعەکانیش بەڵام کاک بورهان خۆ لەوەیە پێم وابێ ڕەخنەیەکی وا لەسەر محەممەد شیع سوودانی نییە بۆچی کە لە نێو حەشدی شعبیە هەن ئیتر بە وەلائیەکان و بە ئەوانەی دیکەشەوە ڕاستیەکەی کە تا حدێک عێراقیانە بیرەکەنەوە زۆربیان بێدەنگن هیچیان نەکردووە و کارێکیان نەکردووە عێراق وەکو دەوڵەت حکوومەتەکەی محەممەد شیع سوودانیش وەکو حکوومەت کەنە بەردەم بەرپرسیارەتی و جۆرێک لە ئیحراجیەوە یەک دوو گروپ نەبێت دوانن یان سیانن ئەو پەڕی ئەمە بۆ سەرکەوتن نەبێ بۆ حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی هیچ سەرکەوتنێ نیە لەبەرەوەی سوودانی سەیتەرەی نییە بە سەریانە مودەی ڕابردوو بەرپرسیی استیخبارات لابرا لە عێراقی لە بەغا لە ئەوە بوو لایەنێکی گروپێکی شیعی حەشدی شعبی هێزی بردە سەر بارەگای هەیە حەشدی شعبی بۆ سەر عەبدولفالح فەیاس بەڵێ یعنی نەخێر هیچ سەیتەرەیەکی نییە و ئەوەی کە گروپەکانی ڕاگرتووە خودی گروپەکان ئەوانن کە قودرەتیان بەسەر گروپەکان ئاشکێن گروپەکان چەند نەوعێشیانێ بۆ جەنابچی ڕوونەکەمەوە هیچ سەیتەرەیەکی بەسەر حەشدا نیە بەسەر گروپەکانان نیە و کاکار و ڕجاکار بۆ تەقاریری استیخباراتی عالەمی ئەڵێ کە 6 جار داوای لە ئەمریکیەکان کردووە کە بەهۆی گروپی مقاومەی عێراقیەوە قەسفی عێراق نەکەن لەبەرەوەی عێراق بەرگەی ئەو قەسفە ناگرێت لەبەرەوەی هیچ سیستەمێکی بەرگری ئاسمانی دژە موشەکی دژە تەیارەی نییە لەبەرەوەی ئەگەر چەند محەڵەیەکی کارەبا و محەڵەیەکی وەکو بێجی بەرهەمهێنانی سوتەمەنی بکاتە ئامانج گەورەترین ئەزمە لە عێراقا دروستە بێت هیچ سەیتەرەیەکی بەسەر هێزەکانی حەشدی شعبی و بەرەی مقاومەیان نییە هێزی حەشدی شعبی مجرد موچە وەرگێت بەناو سەر بە دەوڵەتە هێزێکە قانونێکی بۆ دانراوە لە پەرلەمانی عێراقەوە بە زۆرینەی شیعەکان لە چوارچەوەی ئەو قانونا جیان کردو بۆی نەڵێن میلیشیایە بەڵام لە واقعی حاڵە میلیشیایە وەک عێراق هێزی میلیشیایی بەڕێوەیە بە گروپەکانی حەشدی شعبی و مقاومەی عێراقیش مقاومەی عێراقی دیارە و کە تایبانن کە سەر بە ئێرانن دروستی کردووە کە زۆربیان دیار نین لە چەند کەسێکیان نەبێ بە ناوی متەحەدیث و بە ناویینەوە گروپی شاراون گروپی تریان هەیە وەکو ئەو بەشانی حەشدی شعبی کە وەلایان بۆ ئێران هەیە بۆ ئیتیساڵی مباشریشان بە مەکتەبی ئایەتوڵای عوزما عەلی خامنەئیەوە هەیە و هەندێک گروپی تریژەیە سەر بە موقتەدا سەدر و لایەنی ترن کە سەر بە باڵی مەکتەبی عەلی خامنەئی ئێران نین باش لەو نێوەندە پرسێک کە باس بکرێ ڕاستیەکەی پشتگیری ئەمریکیە وا دەردەکەوت حکوومەتەکەی سوودانی جۆرێک لە پشتگیری ئەمریکا و نێودەوڵەتیشی ڕاستیەکەی هەبێ ئەم پشتگیریە نەماوە یان پێدەچێت دۆخی ناوچەکە وای کردبێ هەندێک لە دەردۆنگی و گومان لەسەر حکوومەتەکەی دروست بوو پشتگیری ئەمریکا چییە؟ ئەمریکا خۆیان ئەگەر لیان بپرسی بە ئاشکراڵێن دەڵێ ئێمە غەڵەتێک گەورەمان کرد حسابی دوای سەدام حوسێنمان نەکرد حکوومەتی عێراقمان ڕووخان لەبەرەوەی حکوومەتێک هاتوۆتە سەر حکم سەرف سەر بە ئێرانە لەبەر ئەوەی ئەگەر سەیریکەی دووسێ محافەزە نەبێ ئەوی تر هەمووی ئەوەی حکومێکا سەر بە ئێرانە وەختی خۆی من بیرم یە
لە کۆبوونەوەیەکە جەنابی مامجەلال خوافریکاوتی لە ئێرانیەکان پیان تو مەگەر خۆمان بمانتوانە بەهێزی سەربازی دەوڵەتی عێراق بڕوخێنین دەبا بەوتانک و زرێ پۆشیمە لە ناو بەغا بووایە حکوومەتێکمان دروست کردایە لە بەغا وەکو ئەمە نابوو کە ئەمریکا بۆ ئێمە دروست کردووە. یعنی ئەمەە لەسەر سینێشی زێر هەدەیەک بۆ پێشخشی ئەمریکا کرد. هەست ناکەی دۆخی ناوچەکەوای کردبێ ڕاستیەکەی بەشێک لە بەشێکی باش لە شیعەکان بە خودی مالیکیشەوە قسێکی وا هەیە کە لە ژێر ئەبای ئێران ئیتر وردە بێنە دەرێگەر ناچارە لەبەرەوەی بەرزی ئێران ڕۆژ بە ڕۆژ بەرەو خوارەوەیەتەوە و ئەم خۆتیەوە گلانە لە شەڕی ئیسرائیل بە زەرەری ئێران کۆتایی هاتوو تا ئێستا لەبەر ئەوەی ئەوە بزوتنەوەی حەماس کۆتایی هاو بزوتنەوەی ئەوە جەماعەتی حیزبوڵڵاه لە سایە هەفتا کۆتایی هاتووە لە هەموو جەبهەکانە ئەوە حوسیەکانە هیچیان پێ ناکرێت دوور نییە مدەتێکی کەم چەند مانگێکی تر شەڕی جنوبیەکان و جەماعەتی حوسی سەر هەڵباتەوە کە بە حوسیەکان زەرەرەکەن تایە لەبەرەوەی عالەمی خارجی ئێستا دامی جەماعەتی جنوبیەکان و حکوومەتی لادراوەکە حکوومەتی ئەریانی لەبەر ئەوە ئێران من وەکو بیر و بۆچوونی خۆم هیوادارم پیادەی ئێرانی ئەوەنە بە حکمەتی خۆی خەڵکی ئێران لە شەڕ بپارێزیە لەبەرەوەی دەوڵەتێکی وەک گەورەی ئێران ئاژاوی تێکەوێ بە 50 ساڵ نابێتەوە بە هەڵوێستی ئێران چییە بێ ئەوە باسی ئەمریکامان کرد ڕاستیەکەی و سە لەبارەی ئەمریکاوە دیارە بەڵام هەڵوێستی ئێران لە جۆرێک لە ململانی ناوخۆی شیعەکانی عێراقا ململانی سیاسی باسەکەم قسەم لەسەر گروپە چەکدارەکان نییە و هەژمونی ئێران بەسەر گروپە چەکدارەکانەوە دیارە و هەتا ئەم شەڕەش بەردەوام بێ ئەکرێ ئێران ڕاستیەکەی لەمە بەردەوام بێ بەڵام چی تایبەت بە مەسلەی پشگیریکردن لەلایەنێک لەلایەنەکان لە نێو شیعەکانە تۆزێک گلەی لە سوودانی هەیە کە ئەوەی نەیتوانیوە بەشێک لە بڕیارەکانی ئەمریکا و بانکی نێودوڵەتی و مەسلەی نەبردنە دەرەوەی پارە بۆ ئێران وانە جێبەجێ بکە بۆیە جۆرێک لە نیگەرانی لە حکوومەتەکەی سوودانی بڕوامەکە لە سەرەوە لێ نیگەران بن لەبەرەوەی ئەوە ئێران لێ نیگەران نییە یان بڕوامەکە ئێران لێ نیگەران بێ ئێران سوودانی بەڵێ لەسەر ئەو مۆزوعی پارە ئێران لێ نیگەران نییە لەبەرەوەی ئەمڕۆ سیستەمی سوێفتەیە لە عالەما مؤسسەی سوێفتەیە هەموو کڕین و فرۆشتنێک ئەبێ بەو نیزامە بێ نظامی حواڵە نەما و نیزامی ئێڵسیە ئەمە مەعایری نێودەوڵەتیە ناچارت جێبەجێکە ئەگەر جێبەجێ نەکە لە حیمایی لەسەر ئەو سنووقەی پارەی عێراق هەڵگیرێ لە ئەمریکا حیمایی لەسەر ئەوە لابر عقوباتی خستە سەر ئەو کۆمپانیانی لە عێراق ئیشەکرد لەبەرەوە عێراق ئاسمانەکەی و مالیەکەی دوو دوگمەیە بەدەست ئەمریکاوەیە ئێران ئێرانیش لەوەتیەگا ئێرانیش لەوەتیەگا مالیکی بێ سوودانی پرسێک نییە بەڵام نەخێر ئەمە سیستەمی نێودەوڵەتی ئەوە رووسیا و هەند و سین بەو هەموو عەزەمەتەیانەوە 2 ساڵە خەریکن سیستەمیەک دروستکەن بە ناوی سیستەمی بریکسەوە باشە بەکەبێ بە بەدیلی نیزامی سوێفت یەشتا هەر لە سەرەتاکانیایەتی ئێرانی ژەگەر تووشی کێشە ببێ ئەم گروپە شیعیانی ئێستا سەربەون وەلایەن بۆ ئەو هەیە نیوەی وەختە خۆی لێ بەبەریەکە بۆ زانیاریت هەچ تەتەورێکیش لە ئێران نابێ ئایا بە ڕوخانی حکوومەتەکەی بێ ئایا بە بچووکردنەوەی حکوومەتەکەی بێ تووشی شەڕ ببێ بە تەحجیمکردنی دەوری ئێران بێ تەسیری مباشری لەسەر عێراقەیە هەچ ئەگەر تەتەوری قورس لە ئێرانە ڕووبە ئەبێتە هۆی گۆڕینی نظامی سیاسی لە عێراقیشە باشە کاک لە ماوەی 2 ساڵی داهاتووشە تەتەوراتی زۆر لە عێراق و لە ئێرانە ڕوویە اینجا بۆ کۆنتترۆلکردنی ڕاستیەکەی ئەو پێشهاتانەی کاکرێ لە بەردەم عێراقا بن لە ناو شیعەکانە ئەوە دیارە سەرۆکی وەزیران ئەبێت لەوان بێ پرۆسەی دابش پرۆسی سیاسی لە عێراقاوە هەچەنە لە دەستورە خاڵی وایتیانی بڵێ ئەم پشکێنەیە ئیتر داوێتی بە شیعەکان لەم تەوقیتە گرنگی کە ناوچەکە پیا ئەڕوا شەڕ و ئەگەری با بڵین سەرهەڵدانی پێشهاتی دیاریکراو لە خودی عێراقیشە لە ناو شیعەکانە چێ گونجاوە بۆی بتوانێ ڕیتمی پێشهات و گۆڕانکاریەکان لە ژێر کۆنتترۆڵی دەوڵەتی عێراقیە بهێڵێتەوانێ ئێستا قسەیەک هەیە لەبارەی ئەوەی کە نووری مالیکی لە نووری مالیکی ئاقڵتریانتیانە ئوستاز لەو بەهێزتر و لەو بەس ئەوێ بە تەواتی لە ئێران دوورکەوێتەوە قسەیەکی وا هەیە لێکدانەوەیکی وا هەیە کەس ناتوانێت لە هەت سیاسی لە بەغا حکومکان ناتوانێت بە تەواتی لە ئێران دوورکەوێتەوە ئوستاز ناتوانێت حدودێکی فراوانە هەیە ئێران علااقاتێکی فراوانی لێرە هەیە لەگەڵ ئەحزابی ئێرە کەس ناتوانێت
لە ئێران دوورکەوێتەوە بەیانی تۆ بکەن بە ڕێز و زەرای عێراقی ناتوانانی لە ئێران دوورکەوێت و بەڵام ئەتوانی باڵانسێ بپارێزی لە بینی بەرژەوەندەکانی خۆت و لە بینی وڵاتانی ڕۆژئاوا و وڵاتانی سعودیە و ناوچەکە لە بەرامبەر ئێرانە باڵانسێ بپارێزی هاوسەنگ نیە بپارێزی لە معاملەتە بەپێی قانونی دەولی عام و عورفی علاقاتی دەولی و معاهدەی ڤێنای علاقاتی دیبلۆماسی و معاهداتی مشتەرەکە معاملەی لەگەڵ باشە بەڵام لەم نێوەندەشە سەرباری ئەوەی کە ئەکرێ هەموو پرسانە لە عێراق وە لە ناوچەکەیە هەبن عەلی سیستانیش خۆی با بڵین گلەیەکی دیاریکراوی لە پرۆسەی سیاسی هەبوو بەدڵی نەبوو ئەکرێ پرۆسی سیاسی عێراق لەسەر بنەمای دیاریکراوی نوێ دووبارە دروست بکرێتەوانێ یان پرۆسێکی سیاسیە تازە شیعە سونە کورد بەم شێوەیە لەسەری ڕاهاتوون کە بەم شێوەیە هەر تەجروبێکی فاش لەبێت نەتیجەی لوبنانی ژوا بوو لە بینی لایەنەکان لە بینی خۆیان ڕێکەوت بوون تەداخلی مەزەبیە بوو تەداخلی ئیقلیمی هەبوو ئەوە تەجروبەکەیانەکە ئەمە 3 ساڵە ڕێی جمهوریان پێ بەدیلەکە چییە کاک بورهان بۆ عێراق بەدیل ئەم سیستەمە ئێستا کە هەیە زۆر لایەن مستەفیدن پارتی مستەفیدە یەکێتی مستەفیدە لایەنە شیعەکان مستەفیدن جا خۆی ڕقسەکە ئەوەیە یعنی ناونراوە تەحالوفی فاسدین بەڵێ هەتا ئەمە هەبێ و هەتا ئەمانیش بتوانن ڕنگڕێژی پرۆسی سیاسی لە عێراق بکەن چی ئەتوانێ ئمە بگۆڕێ هەتا نیزامی ئێرانی وا بە قۆر بێ ئەو وەزی عێراق بێ بەڵام بە هاتنی ترەمپ و بە شەڕی غەزە و حەماس و ئەم شەڕی سەواڕێکی کرۆز و بالیستی بنێوان ئێران و ئیسرائیل وەزئی ئەم منتیقەیە لە دوای شەڕی لوبنانیش ئاسایی نابێت ڕەنگە بۆ ماوەی 6 مانگی ئاسایی بە تەسەوراتی خۆم بەڵام شتەکان من ئێران وڵاتێکی درا و سێمانە خەڵکی ئێرانم خۆشەوێ بەڵام هەست ناکەم شتەکان بە بەرژەوەندی دەوڵەتی ئێرانە بڕوا لە مەدەی داهاتووە تۆ لەباری دەرەوە قسم بۆ بکە ئێران ناچارە بێت دەستبەرداری چی بێ سە قاچ و قوچی هەیە هێزە پرۆکسیەکان هەن ناچارە بێت دەستبەرداری هێزە پرۆکسیەکان کەسە نزیکەکانی ترەمپ لە چەند ڕۆژیدا ڕابردووەوە ئەو تەقاریدانی واشنگتۆن پۆست و هەنێ ماڵپەڕ بڵاوی کردوێتەوە لە دەمی ترەمپ و کەسە نزیکانی باسی ئەوواکەن کە ئەبێ ئێران ئەگەر ئاشتی ئەبێ بە یەکجارێکی دەستبەرداری میلیشیاکانی وێ دەستبەرداری عێراق و سووریا و لوبنان و فەڵەستین و یەمەن ببێ و هەروها دەستبەرداری بەرنامە ئەتۆمیەکەی بێ ئەگەر ئاشتیە بێ لەبەر ئەوە بەم جەنگەی کە لە دەوروبەری ئیسرائیل لە گوزەرێ بە هاتنی ترەمپیش ئەو شنەبایی کێ بە ئاڕاستەی بەرژەوەندی ئێرانە نایە لەبەر ئەوەی پێش ئەوەی حەماس پەلاماری ئیسرائیل وا لە 7 ئۆکتۆبرات چەند تەقاریدێکی عالەمی بڵاو بوو لەلایەن ئەجیزە ئەمنی و مخابراتیەکانەوە یەکێک باسی لەوە ئەکرد کە ئیسرائیل بەنیازە لە 350 موقعی ئێرانی بە یەکێتر باسی لەوە کرد کە بە تەمایان نزیکی لە 500 موقع بە ئەم تەقاریرانە بڵاوبوونەوەی 2 هەفتە 3 هەفتەی تێ نەپەڕان بزوتنەوەی حەماس پەلاماری ئیسرائیلیە لە 7 ئۆکتۆبرە لەبەرەوە ئیسرائیل نایشارنەوە لە چی گالانتی وەزیری دیفاعی پێشویان چی ئیسرائیل ئەمەی وەزیری دیفاعی تازەیە چی ناتانیاهۆ ئەڵێن ئەمە بەدەستی ئێران ئێمە وامان لێکراوە ئێستا مەشغوڵیە و جەبهانەیە بەڵام لەم چەند ڕۆژانە لە مەکتەبی ناتانیاهۆ تەسریح بڵاو بۆ ئەڵێ لە ماوەی کەمتر لە هەفتەیەکە کە ترامپ هاتووتە سەر حکوم 3 جارێتی ساڵی هاتفی لە نێوانی ناتانیاهۆ ترامپ ڕوویاوە و هەردووچیان ئەفکاریان متتابق بووە دەربارەی معاملەکردن لەگەڵ ئێرانە ئەمە قسەی خەتەرە بۆ ئێران باشە من هەندێک پرسیارم تایبەت بە مەسلەی سوودانی و پرۆسی سیاسی عێراق و ئەوانە ماوە بەڵام مادەم ڕاتکێشان بۆ ئەم پرسە هەرێمیە متتابق یان با بڵین ئەهاو بۆچوونی لە نێوان ناتانیاهۆ و دۆناڵد ترەمپە بە معنای چی دێ یعنی چی یعنی هەردووشیان دژی ئێرانن لەگەڵ ئەوان تەجدیدی ئیجراعات کرێ لەسەر ئێرانە چی لە ڕووی مالیەوە چی لە ڕووی نیزامی حواڵە و اقتصادیەوە چی لە ڕووی سەربازیەوە چی لە ڕووی لە هەموو ڕۆکانەوە ئەوەی ترامپ لەم چەند ڕۆژە گلەیە کرد ئەوە بەهۆی خراپی سیاسەتی بایدنەوە من دەستێکی زۆرم زەربەیە زۆرم بە اقتصادی ئێرانی گەیانە بووم حکوومەتەم ضعیف کرده بوو بەڵام بەهۆی نەزانی ئەمانەوە لە سیاست بوونە هۆی ئەوەی 300 بۆ 320 میلیارد دلار کە
دژیری خواردبوو ناگەڕایەوە بۆ ئێران بگاتەوە بەدەستی ئێران خۆی پێ بەهێزکات. ترامپ یەکەم شت بیکە ئەوەیە کە بچێتەوە لە ڕووی داراییەوە بچێتەوە سەر سیاسەتی ئەو پڕی گوشار ئەوەی خۆی ناونابوو ئەزانی تۆ سەیری هەموو حروبی غەرب بکە ئیکا لەگەڵ هەچ کەسێکا کردی بێتیان لەگەڵ معەمەر قەزافیا کردیان بە قسەی خۆش هەموو چەکە شیمیاوی بایلۆجیەکانیان پێ لەناو برنجا پەلاماریان لەگەڵ ڕزگەمی عێراقا کردیان بە حیسار پڵنگ ئەکەن بە پشیلە ئەنجا پەلاماریان. ئێستا ئەوەی جێگەی مشتومڕە باسی ئێرانەکرێ باسی ئەم نیزامە ڕاداریە ئەکرێ کە رووسیا بۆ ئێرانی داناوە نیزامێکی متەکامیلە چی بە سنعاتی ناوخۆچی بە سنعاتی دەرەوە لەبەرەوەی تەقاریر بڵاو بۆ تائیراتی ئیسرائیلی نەیتوانیوە بچێتە ئەجوای ئێرانیەوە لە ئەجوای عێراقەوە لیاوە بەهۆی ئەوەی ڕەسدیان کردووە کە لە ئەرزی عێراقەوە ڕاداراتی ئێرانی مووقعی ئەمانی بە دقیقی دیاری کردووە ئەمەش ئیسرائیلی هۆشیار کردوێتەوە لەبەر ئەوە من تەسەورەکەم گەورەترین گوشار کە لە مێژووی جمهوری ئیسلامی ئێرانە لە ساڵی 1970 لەسەر ئێران نەبووە لە دوای دەست بەکاربوونی ترامپەوە لە سەریە بێ و ئەو جەبهانەی سەر بە ئێرانیشن لێ ناگەڕێن من لەم منتیقەیە جارێ نۆرە نەهاتۆتە عێراق و ئێران بەڵام حەج تەتەورێ لە ئێرانە ڕووبە تەسیری مباشری دەرەجەیەکی لەسەر عێراق بێ نیزامی سیاسی لە ئێران بڕوخێ نیزامی سیاسی لە عێراق ڕوخێ نیزامی سیاسی لە ئێران بچووک کرێتەوە تەحجیم کرێ نیزامی سیاسی لە عێراقا بچووکەکرێتەوە دەوری میلیشە شیعەکان کەمتر دەبێتەوە نظامی سیاسی ئێران ئیسیقرار وەرگێ نظامی سیاسی عێراق ئیسیقرار کاک بورهان جگە لە پرسە داراییەکان من بۆ پرسی عێراق بەلامەوە گرنگە لایەنە سەربازیەکەی باشە پێت وایە پریشکەکە ئەم جارە چۆن بەر عێراقەکەوێ ینی قسەی دیاریکراو لەسەر ئەگەری لێدان هەیە هینیان کردووە بەڕاستی غەڵەتێکی وایان کرد ئەم گروپانی مقاومە کارتیان ناوەتە ئیسرائیل و ئەمریکا و بەڕیتانیا و ئەمانە کە بەیانی ڕەنگە زەخت کا بڵێ بێ حەشدی شعبی هەڵوشێت بەیانی شێ دەسەڵاتی ئەمریکای هەیە ئەگەر لەگەڵ لەسەر ئەزمی ئۆکرانیا کە بەتەمایە ڕێکەوێ لەگەڵ رووسیا سینیش لەبەر خاترەوەی دوو عقوبە اقتصادی زیاتری نەخاتە سەر چێ گرنتی ئەوەکە دەنگ نایەن لە مەجلیسی ئەمن دژی حەشدی شعبی عێراق بەیاننامەکەی خودی سیستانیش ینی بە ناڕاستەوخۆ کاتێک ئەڵێت چەک لە دەستی دەوڵەتا بێ ڕاستە حەشدی شعبی ڕاستیەکەی خراوەتە چوارچەوەی بەشێک لە ئەوەی سیستمی بەرگری عێراقی بەڵام وەکو زمنیەن تقریبەن ئەو قسێ ناگرێت خازعنین بۆ ئەوامری ڕێز و زەرا خازعنین بۆ ئەوامری ڕێز و زەرا لە عێراق ئەمەش خەتەرێکی گەورەی لەسەر داهاتوی عێراق باشە ئەم با بگەڕێمەوە بۆ انتخاباتی پێشوەختە ئەوەم ئەویز بیڵێ ڕێک ئەوم ئەویز بیڵێ انتخاباتی پێشوەختە من حەزەکەم یەکشتە پێ بڵێ ئەکرێیان نا پێشە موشت دیار نییە کرێیان ناکرێ چونکە دۆخەکە ئایا گونجاوە بۆ هەڵبژاردنەوە حەجمێشی علامی قورس لەسەر محەممەد شیع سوودانیە لە قەناتە عێراقیەکان و لە ناو خەڵکی عێراقا تۆمەتبارکردن بۆی دۆروبەرەکەی بەرتی لۆرەگرێ بۆی تەجەسوسەکە بۆی خارجی قانون ئیشەکە کاری ناقانونیەکە بەڵام وەکو میلەتی کورد ئێمە من قەناعەتم وایە انتخاباتی پێشوەخت نەکرێ باشترە انتخاباتی پێشوەخت کرێ هەر بە نەفسی جیهازی پیکۆسەکەی پێشەیەکەنەوە یەکێتی پارتی کورسەکانە بنەوە لە هەرێمی کوردستان من پێم باشە نەک ساڵێکی تر نەکرێت پێم باشە تا ساڵ و نیوەی تر نەکرێت ڕاستە ساڵێتر مەوعیدێتی لەبەرەوەی لایەنەکە ئەگەر زوو بکرێت ئەگەر بەو نیزامە بەو ئەلەکترۆنی پێشوو بۆ پیکۆسە بکرێت بەو سۆفتوێرە لایەنەکانی دەرەوە یەکێتی پارتی هەموو زەرە دەکەن لایەنەکانی دەرەوە یەکێتی پارتی لە هەرێمی کوردستان مەسلحەتیان وایە ساڵێکی تر ساڵ و نیوەی لەبەر ئەوەی تاوەکو ئەو ئەم کێشەی تەزویری کردویان یەکێتی و پارتی خوا بە ئاسانی حل نابێ و مەجلیسی قەزا جوابیایەوە ئەو ببوورە هەیە قەزایی کە بەپێی یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دروست کراوە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراقی و بڕیاریە کە على الأكثر لە زۆرترین حاڵەتە سوور بزانێت تەزویری شەهر بۆی خۆتەزانی ئەمە شەبەکەی جاڵجاڵۆکەی عێراق علاقاتی یەکێتی پارتی لەگەڵ لایەنە شیعەکان و دەوری شیعە بەسەر فایق زیێدان و بەسەر سوڵتەی قەزاییەوە باشە على الأكثر بڕیارەیات کە نەتیجەی انتخابات قبولکە خۆ لایەنەکانی دەرەوەی یەکێتی پارتی بڕوا ناکەم ئەمە نەزائیف و نەزان بن بەو وەزع ڕازی بن خۆ بێ ئەمان بچن
لەگەڵ دەوڵەتانی قلیمیش قسە بکەن لەگەڵ کتلەکانی پەرلەمانی عێراقا قسە بکەن کە ئەم سیستەمی هەڵبژاردننی پێکرێ ئەم جیهازە ئیلغاکرێتەوە خۆ بێ داواقەی بکەن لەسەر ئەوانەی ئەم جیهازیان کڕیوە هێناویانەکە عێراقەوە. چیە گرفتەکەەوەیە کە ئەو هێزانی کە بەقوتن پارە و پاوەریان پێ هەم لە رێم کوردستان لە عێراق هیچ گرفتێکیان لەگەڵ ئامێرەکەیان نییە چۆن ئەی ژمێرێ و ئەو ئامێرە خۆی هەر بۆ دروسترا بووی پارەی پێپیاکە کۆمپانیا کۆریەکە بۆ ئەوە دروستکراوە تۆ پارەی بەرێ ئەوە بۆ کاکە ئێستا وای دانێ با بڵێن هەڵبژاردننی عێراقەکرێ و ئەوە دۆخی ناو شیعەکانیش دیارە چۆن و چۆن نییە هەر چۆنێک بێ سوودانی و قەیس خەزعەلی با بڵین بەشێکە بن لە ململانیەکان وەنیە بەرامبەر بە مالیکی بەرامبەر بە مقتدا سەدر لەو نێوەندەیە ئەوە سەدر لە دەرگای کوردیاوە دیارە پێدەچێ لایەنەکانی دیکەش لە دەرگای کورد بن کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم پێشهاتە نوێی ناوخۆی شیعەکان وڵی ناتوانانی بڵێ کورد چۆن مامەڵاکە چۆن بیکات کوردا بەشۆ بە دوو بەش یەکێک دەولاوە مامۆستاکەی و مامۆستاکەی تووشایەکی لەم لاوە مامۆستا و تابی عومەت و یەکەی ئێرانە هەست کە سەر بە پێی بەرژە پارتی وێکێتیش تەجروبەمان 34 ساڵی ڕابردوو شتێکیان نەکردو ناوی بەرژەوەندی کورد بێ خۆ چەند ساڵە لەسەر محافزەی بۆ کەرکوو گڕێ ناکەون ئێستا محافزێکێتی بردوێتی وازی لە دەیەها پۆست دێناوە بۆ عەرەب و تورکمان لەبەرەوە قەت چاوەڕێ ئەوە مەکە یەکێتی و پارتی لەسەر بەرژەوەندی کورد ڕێکەون لەسەر بەرژەوەندی خۆیان ڕێگەکەون بەرژەوەندیەکانی خۆیانە ناویان ناوە بەرژەوەندی کورد باشە دوجار چۆن مامەڵە ئەکەن لەگەڵ پرسێکی دیاریکراوە کە لە نێوان خودی شیعەکانە هاتوتە ئارا و ئەو سێ کوتلەی کە ئەکرێ حسابیشیان بۆ بکرێ هەرسێکیان گاڵتە نین سوودانی کە ڕاستیەکەی ماوەی ڕابردوو لەگەڵ حکومەت هێرێمی کوردستانە لە جۆرێک لە دانوستانی ئەرێنیا بووە باشە جا ئەما کەڵێن حکومەت هێرێمی کوردستان با پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بخێنە قەوسێکەوە نوری مالکی عەرابی سیاسی وەنیە یعنی کەسێکە گاڵتە نییە لەولا شۆ مقتدا سەدر هەیە پێشبینیەکرێ بە جۆرێک لە بەهێزی بگەڕێتەوە ناو پرۆسی سیاسی لە عێراقا لەم نێوەندەیە مامەڵەکردن لەگەڵ پرۆسەکە لەگەڵ ئەم دابەشبوونەی شیعەکان بۆ کورد ئاسانە بێ یان نا نەخێر زۆر گرانە بێ جاری پێشودینیمان کە تەحالوفی حەلبوسی سەرکردەی ئەنباری سونەکان لەگەڵ مقتدا سەدر کرد لەگەڵ مەسعود بەرزانیە بەڵام خۆ یەکێتی پارتی بە ئارەزوی خۆیان بە تایبەتی پارتی بە ئارەزوی خۆی چۆن بەرژەوەندی بێ باڵا ئیتیجاهەکە وا جوڵێنێ تا سەر لەگەڵ حەلبوسی و مقتەدا بوون مقتەدا لە پەرلەمانانەما حەلبوسی بەو دەردەبرا ئەم خۆی مدیر ڕابردوو مەسعود بەرزانی سەردانی نوری مالیکی نەکرد بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکانیان لەکوێ بەرژەوەندی زیاتر بێ مانەوەی خۆیان مسۆگەرکەن وەک حیزب بوو بنە ماڵە چی ئەملا و چی ئەولا ئەوە ئەکەن یعنی شتێنی ناوی بەرژەوەندی کوردی ئەوەی لە تەلەڤیزۆن ئایڵێن و کوردایەتیۆمانە ئەمە درۆیەکە مێشکمان پێی یعنی شۆراوەتەوە کۆتایی هاتووە ڕوونەجام کاتم زۆر کەمە کاک بورهان دەچمە تەوەری دووەم من سوپاس دەکەم بورهان ڕەشید پەرلەمانتاری پێشووتری کوردستان سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت من یەک ناوبڕی کورد وەرەگرم دواتر پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستانم لەگەڵاوێ گفتوگوی زیاترەکەی